هەڵدەکەنترێها دەزانم بە دوای دەم سەلیم گیان هەتا شێوەیان گوستیلەکانت دێنمەوە بەڵام داوایەکم هەیە بابە سەلمان هیچ نەزانێ ها قوربانت سلااو کاک سەلمان سەلام کاکە باس ڕۆژێکە لەگەڵ براکەت هاتیە خوازبینی کچی من وەتێت کرێچیە پرایدێکی هەیە کارێکی حکمیش ڕۆژی حەفدە ڕەکاتی ژمێژ دەکات شایکەشی لە هۆڵ و باخەکەی خۆت دەگری وەکو دیاری زەماوەند بۆیان وایە؟ باڵێ وایە؟ ئەی بۆچی ئەم شەو پرایدی براکەت گۆڵی لێ نەدرا و نەکرا و ماشینی بوو بۆچی ئەو ماشینی لە تۆ بە قەرز وەرگرتووە براکەت؟ وەڵا ویستی کشی خۆت هەستی خان بوو وێستی کچی من دەبێ گۆنجاو بێ هەل ئێستا و ئەگەر کچەکەم هەداگرێ و براکەی شت بڵێ بە چاوان و قەرز و خۆڵە بکات ئاخرەکەی گا بکوێ مایە پوچی قەرز و خۆڵە توخواوانە ویستەکانی دەبێ بەجێ بێ پێی بەقەت بەڕەکەی ڕاکێشێ من ئاوا کچم دە بە براکات خەریکە فێری زێدەخوازی دەکات قسەی جەنابتە هەر ئێستا دەڵێم پرایدەکە گوڵێدە دەی بە قوربانە بم خواز زەخێر بداتەوە برایگیان ئێمە تاوارە کارمان بە ماشینەکەت دەتوانی ناوبرە خەڵکی دەی نادا باشە سپاس چاوەکەم ئێمە تاوارە کارمان ماشینەکەتە ئەتوانی لەگەڵمان بیدیاننا ئەتوانی ئایسپاس یەکەم دەسەخۆ فەرموو ئەمە ماشینەکەیە زەحمە نەبێ بیڕازێنەرەوە کاکەی سپاسی لێکەم چەند شاخە گۆڵ هەر ئالێرە بۆم بڕازێنیتەوە زۆری سپاسی لێکەم ئالۆ سلام عەلەیکم کاکگیان ئایرای زەحمە نەبێ بەڵێ خەریکم کەوتمە شوێن کارەکەم ماشینشم گرتووە خەریکە تەواوێ خەمن نەبێ هەم لە خەمەتانە باشە ئادەی بزانم ئەو نێشی نەماوە ئێستا تەواو بێ و خۆمەگەینم دەستان خۆش بێ ئەمەش لەمان سڵاو بابی سڵاو مۆستا سڵاو مامۆستا سڵاو زاوەزێڕینە پیرۆزە ئینشەڵڵا بە قوربانە بم نا بە قوربانە بم ئینشەڵڵا لێتان پیرۆز بێ ئینشەڵڵا کە بەختەوەر بن خۆشبەخت بن سپاس بۆ پیاوەتیتان فەرموو کاکەم فەرموو ئاگەر لە هاوپۆڵەکانت هەیە؟ نا مامۆستا سالیم لە کاری زێڕوگەوهەردایە وەزی زۆر باشە لە حەڵاڵ و حەرامی شتێگە
ڕزا خورسەنیش کە تامەوەی لە مۆبەر لەگەڵی کارەگرد و پێکەوە هاوکاریان بوو. محەممەدی ڕزایش دەڵێن هەڵبژێرەوە بۆ یانەی زۆران تۆ بیری لێکەرەوە. محەممەد ڕزایی باواتی دڵی خۆی گەی فەقیر. توشکە ماشەڵڵا خوێندن تەواو کرد و ئەلحەمدوللا خۆگرت پیرۆزبایشی لێکەم. سپاستانەکەم. خۆی شکرێت. کاگەی گیان با قوربانە بم. ئازیزەکەم ئێمە زاوامان هەیە بووکمان هەیە. دە تۆش هۆڕنت هەیە. دەیلی بە هۆڕنە جوانت دێ ها وەیە. خوایە زۆر شکرێت. فەرموو زاوە زێڕینە. خداوەتان بەخێر مامۆستا. فەرموون. من ئەمشەو مامۆسانیم. برا زاوە. سلام علیکم. سپاس. سلامن علیکم. فەرموون. ئەوە قوتابی زیرەک و خەت ناخۆشی من شیوایە. پیرۆز بێ خوا بەخێر بێن ئیشتەڵا بەیەکەوە بەختەوەر بن. فەرموون میوانەکانی ئێوە لە لای چەپی باغەکە دانیشتون خاتونەکانیش لێرە دانیشتون کە من لە خزمەتیاندام. فەرمونە ژووری مارە ببورن هابوون بە شەریکی زەماوەندی کچەکەتان. ئەو بۆتە شەریکی ئێوە خاوەن ئاهەنگەکەم فەرمونە ژووری مارەکردن. فەرمونە. من بوومە جندۆکە و ئاهیش بۆتە بیسمیللا لە بەیانی و ڕۆیشتۆ نەوڵام دەداتەوە نە تەلەیفۆنی کردووە. ئێستاش مامۆستادی هەیە مارەیان بکا دیار نیە لەکوێیە و کوڕە. تۆ بڵی لەکوێ بمایەتەوە. ئێستا بەیادەبی ناکرد بەڵام ئەگەر ماشینەکە گەڕای نەبوو چی؟ ئەوەش ئەو لەچکێکە ویستێت. من ئیتر عەقڵم بە هیچ ناشکێ. دەبێ بڕۆی سکاڵا بکەی ئەرێ. نەمدەویست پۆلیس پێی بکرێتەوە. ڕاستیت بوێ شایی خوشکمە لە خەیاڵمدا بوو کە تۆ بنەماڵەکەشت بێن و چوزانم هەمومان لەگەڵ یەکتر ئاشنا بین. بڕیار نەبوو کە لەگەڵ باوکت دمەقڕەم بێ بەڵام وای لە هات. ئەوەی وا خراپە دەزانی چییە؟ خراپەکەی لەوەدایە کە سەلیمی زێڕینگەر بەردەستی دوکانی باوکم بووە. ئەگەر گەوهرەکان نەدۆزرێتەوە باوکم لای بەردەستەکەی سەری شۆڕ دەبێ کە ئەگەر سەر شۆڕ بێ سەری خاڵت شۆڕ دەکەمەوە. ئەمە ئێستا هەڕەشەیە. ئەمە دوا قسەمە. دوا قسەت لەگەڵ کێ؟ لەگەڵ من؟ دەمتوانی خۆم بپارێزم و بڵم هەر نازانم بەهادوور لەکوێیە. ئێستاش نەتدەزانی لەکوێیە. بەڵام هەمووی هەوڵی خۆمدا نەمدا دایکم لە خۆم قاڵس کرد نەمکرد ها؟ نا دەزانی چۆنە من خۆ مەمنونی جەنابتم. نا تۆ مەمنون نیت. من باش لەم قسانە تێدەگەم.
بچەمێنەم لاریکان بشکێنم بیکوژم هەموو ژیانم لەزار براکە بەغیاس ئەمانم بیستووە. ئێستا تۆ خاڵی من سەرشۆڕ بکەیتەوە 80 ملیۆن گۆهەر ساخت دەبێتەوە. ئەگەر بڵێم ببوورە حاڵت چاک دەبێتەوە. پارە چڵکی دەستە، ئەو گەوهرانە چڵکی دەستن. ئەگەر بمبایە پارەکەم دابا ئێستا باسیشم نەدەکرد. بوونی جەنابەت لێرەوە ئەو لەچکەی وا داتمێوە ئابڕووی باوکم ئەمانە گەوهرن. زمانم ناخۆش بوو لە تاو باوکمە سەلمانی ئەمیرعەلی. چاوەکانت بقوچێنەوە بیر بکەوە بیسمیلایەک بڵێ با بزانین دوایە چیمان پێ دەکرێت. مەهێڵە ئابڕووی باوکت لای بەردەستەکەی بچێ. ئاوا تووشی بەزم دەبین. ئەرێ تووشی بەزم دەبین. نزیک بوونەوە لە بنەماڵەکەشت ئەستەم دەبێ. ئاستەم دەبێ. دەگاتە جێگای پڕمەترسی. دەگات. خوازبێنی هەڵدەوەشێتەوە. چاوەکانت بقۆچێنەوە بیر بکەوە بیسمیلایەک بڵێ دوایی بزانە چیمان پێ دەکرێ. خوای نەخواستە ئەگەر دۆخەکە بەرەو خراپی چوو با ئەم جووتەمان خراپ نەبین. با نەبین. با بڕۆین خۆمان لەو نایلۆنە ڕزگارکەین. بڕۆین.
ناوی باوکی کاگوەلیە، ناوی خۆی هاڵە. بەیانی بە خۆم وت لە شەوی شایی خوشکم دێم و بە تۆ دەڵێم یەکێکم دیوە ناوی هاڵەیە. کارتم بۆ بردبوون، وتم دێن و لە بەشی پیاوان باوکیت پیشان دەدەم. لە ژنانەشدا بەدایکە زیوەرم دەکوت کە هاڵە بخاتە ژێر چاوەدێریەوە. دوایەوەش بە تۆم دەکوت دەکرێ بچین بۆ خوازبێنی کاگەر خوا بینوسێ هەر لێرەدا شایی بۆ ساز دەکەین. بەڵام ئێستا قسە لەسەر ئەمانەتی خەڵکە. قڕی لێ ساز دەبێ. ئەڵێم قسە لەسەر ئەمانەتی خەڵکە. بەڵێ قسە لەسەر ئەمانەتی خەڵکە. با بڕۆین. پشت بەخوا. پشت بەخوا. بەیانی لە هەڵەدا بوو تاران زۆر گەورەیە پیاو تێدا ون دەبێ. من ئەمڕۆ ون بووم ئامانجم بوو ها بەڵام ون بووم. واتە بە دوای ئامانجەکەمدا دەگەڕام بە دوای کوڕەکەم. کاتێ بیر لەوە دەکەمەوە دەبینم ئەو بەیانی زوو هاتووەتە دەرێ لە حاڵێکدا کەسێ بە دەوروبەریەوە نەبووە سرم کاس دەبێت. لە شاری خۆتا بی و لە بەندی خانە بە غەریبی بیتە دەرێ. ئاخ ئاخ هاڵە خانم ئەی هاڵە خانم کە ئەبێ دایک بی باوک بی هەر تا بزانی من چی دەڵێم. ڕەنگە بڕوان نەکەی. هەتا ئێرە بە پێ هاتوومە و بە دەوری خۆمدا دەخولمەوە و ئەگەڕم کە بزانم ماشینەکەم لەکوێ ڕاگرتووە. ئاخرەکەیشی نەکەوتەوە بیرم. وەرە با قاچت بشێلە. حیفی ئەو دەسە ناسکانەی تۆ نیە هەتا ئەم قاچە قەبانەی من ماندوویان بکات. من بە تۆ ماندوو نەبم بە کێوە ماندوو بم؟ واز لە دوێنێ هەتاوی سا بێنە. ئێستا گرنگە. ئێستا ئەگەر درۆم لەگەڵکەی قەت لێت خۆش نابم. بۆ ئەوە کڵاوت ناسەرم. بەڵام ئەگەر ڕاستیەکەیم پێ بڵێ لە دوێنێەوە هەتا ئێستا بەردێکی لەسەر دادەنم کە نەیبینم.
تەنیا ئەوەم پێ بڵێ ئەو تەلەفۆنە کاری تۆ بوو؟ خۆشتم دەوێ بابەکیان کاری تۆ بوو؟ خۆشم دەوێ بابەکیان وتم کاری تۆ بوو؟ بۆ پارێزگاری لە دڵت ڕێگایکی ترم نەدەزانی چ ڕێگەیەکی خراپ؟ ئاغا بەلی ئاغا بەلی وەرە خوارێ ئەمانە بەهادوریان بێکەس کوش کرد وەرە خوارێ بزانە ئەمانە دەڵێن چی دەڵێن گەوهەری دزیوە ئاغا بەلی ئەمە چەندم جارە لەبەر هەبوونی من پێی لاردادەنەی دووهەم جارە ئەوشەوا دز لە ماڵی دەهێ گۆرە قیاسیدا بوو من لە بیرما تۆ تەلەفۆنت کرد کە ئەو شەوە لەوێ دەمێنیتەوە من بەخێڵیم هات چوومە ناو ژوورەکەی خۆم دەستم کرد بە قیژە قیژ دایکم هاتووتی چی بووە منیش دەستم کرد بە لاخمەوە ئەوام نوان قاچم لەجێ چووە دایکم هات تەلەفۆنی کرد بە چۆی گوت پێم وایە لاقی شکیاوە تۆیش بە خێرایی هاتیەوە بۆ ماڵە هەر ئەوەی 15 ساڵ لەمەوبەر کاکە تۆ ناتەوێت بخەنێت ئەتەوێ بەردرگامان مناخ لە نێو جیرانەکاندا تۆزی ئابڕوو هەیە وازم لێ بێنە بڕۆ وەرە پێش فەرموو براتە فەرموو دەیت من چوومە بە دەرکەی ماڵیان پێوت کاکە ئەو زێڕانە ئەمانەتە تکایکردن مخارێکم نەبوو کارێکی وان پێ نەبوو هەروە کاکە نامەوێ شیکەیتەوە بۆم بۆ بەردرگام پێدەگری من لە لای دراوسەکارێکم نامەوێ خۆخران پێیانەوە گوێی ناگر بەخوا هەرچیکم پێوت گوێ نەگر نامەوێ تکال لە یەکەم دریاکە دامەخە تکال لە یەکەم ئەو زێڕانەتە چیت لەکارێکم وازم لێ بێنە بەردرگام وازم لێ بێنە دای بڕۆ لێرە تکال لە یەکەم چه هاتو پاڵێکی پێوەنا ئالێرە درام بزەکە کوڕەکەت هاتە ژوورێ ناوماشینەکە گەڕان نەبوو بابا چیت لە منەوێ وتم بۆچی پاڵم پێوانی آخر بۆچی وازم لێ بێنە بڕۆزانم چۆکە من تەنیا پاڵم پێوەنا هێواشێ پاڵم پێوەنا زۆر هێواش پاڵم پێوەنا بەڵام کاگۆلی چی قەومە چی بوو سەهات بابەت کرد تەلەفۆن بکە بۆ ئاغا تەلەفۆن بکە
هسه تلفونك. وەلیجا بە چی قوربان بۆ کاکولی ئەی خۆی بەخوا نەبیست بیکوشم بەخوا مەبەستمەوە نەبوو بچم بیکوشم ویستم بەقە بڕۆم قسەی لەگەڵ بکەم سلام. شتێک بخۆ. ناتوانم.
وەرە سلام چۆنی تۆ بەس فەرموو سپاس سپاس چیت پێە؟ بۆ یاخم هەیە و چەسپی برینیشم هەیە. فەرموو. زۆر سپاس. سەلام چاوەکەم. دووشەوە لە پشتان پەنجەرە ڕاوەستاوی. نا دڵم دەگیرێ. وەرە با بڕۆی نانەکەمان بخۆین بڕوانت چیم دێنە؟ ئەو سێ شوارم لە لێواری مێزەکەدا نابوو کەوت. وەرە بە قوربانت بم بزانت چیم لێ ناوە. دووشە دەنگی پیاوێک دەهات من دەمبیست. پیاو؟ تەلەڤیزیۆن بوو. خۆ بۆ خۆت هاتی و دیتت بۆ ڕاوەستاوی وەرە دێ هێشتا لەگەڵ نان خواردنی بێ باوکم ڕانەهاتوو. دەزانم بەڵام ڕادەین. وەرە بە قوربانت بم دەی وەرە دەی. خاڵمت هەڵگرت و هێناوتە ناو ماڵ. من؟ نا. ئەرێ هالە هالە مەڕۆ هالە هالە مەڕۆ بە قورعان نەمتوانی وەشتا بیفرۆشم. هەڵام کرد. هەڵەکەی تۆ بوو بە باعیسی باوکم. گیانی باوکت یەکێکی دیکەسانی. بەڵام ئەو ئێستا لە بەندیخانەیە. بەڵام هۆکاری ئەم کارە ساتە بۆ نابگیرابێ. بۆچی؟ چی دەکەی؟ دەتەوێت تەلەفۆن بخەی بێن خاڵیشت بگرێ؟ تاوانباری سەرەکی مردی باوکمە. ئەی هاوار برامە
خاڵتە هەر ئەم خاڵە کەفنەکەی باوکمی ڕاخست تۆش کە خۆت نردت لەبەر ئەم بەڕەڵایە لەگەڵ خەڵک دەستا و یەخە بێ ئەو لای کەفنەکەت گرت وای ئافرم دەست خۆش ها بگرە تەلەفۆن بکە بڵێ بێن و بیبن بڵێ دوو جۆرە مامور بنێرن ژنانە و پیاوانە بیکە بە ژنانە و پیاوانە بڵێ فەرم و ئەم دایک و خاڵی من بگرن و بیان بن تەلەفۆن بکە دایە من لەگەڵ تۆ شەڕ ناکەم بەڵام ئەمە دەوێت بچن ناو کوونەڕەش بچێتە کوونەڕەش باشە ئەلۆ ئەلۆ داد ئەمە تەلەفۆنی کرد پۆلیس بێ قەی ناکە پێی ناکات مەگە من توانە بەندیخانە چوونم هەیە بۆ من مردوو بۆ من بە تەنیا بەجێ دێڵم مەگەر بە هەتیوی گەورەم نەکردووی مەگەر گەورەم نەکردووی مەگەر هەتا ئێرە بەسەر سەرتەوە نەبووم لەمە بە دوایش لە پشتم بەڵام تۆ بۆ گۆڕەی و باوکتی تێچووە ئەگەر پۆلیس بێت دەڵێ منی شەریک دزیەکە بووم بە ڕۆحی باوکت یان هەرێستا لەسەر ڕێگاکەی لاچۆ با هەتا پۆلیس نهاتووە هەڵێ یان ئەوەندە لەوێ ڕادەوەستی هەتا پۆلیس بێت و هەردووکمان بەیەکەوە بگرێت ئەوە پارە نەچی وەک ئاوارەکان لەسەر جادە بخەوی لە برسان بمری و بێم تەرمەکەت بخەمە ناو ماشێنەکەوە و وەکو پیا و دەچیتە هۆتێل باشە؟ باش هەتا من بتگەڕێنمەوە وەرە بڕۆ ئەنگوستیلەکانی خەڵک بدە یاڵە بڕۆ بە قوربانت بم عزیزەکە دایە پیاوەتێک بکە ئەگەر جارێکی دیگە ویستت بیخەتە ناو سندوقی ماشین و بیهێنیتە ئێرە چەند کاتیش مێر زووتر بە من بڵێ هەتا من لە ماڵە بڕۆم خوشکێ کوڕەکە دەمزانی ئێشک دەگرێت ئەی هاوار خوشکێ قسە لەسەر ئەمانەتی خەڵکە